بارد بە پرسی سەرۆکایەتی هەرێم هەروە دانیشتنی ناسایی پەرلەمان ئەوەک دەزانن کە کۆبوونەوەی پێنج لایەنە سەرەکیەکەی کوردستان بۆ دووەم جار کۆبوونەوە گفتوگۆ دەکەین بە میواندارەتی بەڕێز حاجی کاروان ئەندامی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی کوردستان کە لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبێت. هەروە ئەبوو کاروان سەرۆکی لیستی ئازادی لە پەرلەمانی کوردستان کە بەڕێزیان لە ستودەکانمە لە شاری سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. بەڵێ سەرەتا دێمە لای حاجی کاروان. شەوتان باش کاک حاجی، بەوە دەست پێکەم وەک داوترێت بۆچی یەکگرتووی ئیسلامی بۆ بە دوو بەشەوە؟ بەڵێ بەناوی خۆی گەورە میهرەبان، شەوی هەموو لایەکتان باش، سوپاستانەکەم. زۆر حاڵەتێکی بەڕێی من خۆی ئەبووە بە یەک ڕێی بواە ئێوە کە بوو بە دوو ڕێی دوو بەش جیایە لەوەی کە بڵین دوو ڕێی. دوو بەش ئەوەیە کە هەر یەکەمان بە ئاوازێ بخوێنێ، بەڵام دوو ڕێی بۆ مەسلەیەکی وە هەستیار لە کاتێکە کە قیادەی یەکگرتوو یا سەرکردایەتی یەکگرتوو ئەندامانی خۆی لە نەتیجەیە پێشی چوونە ژوورەوە لە هۆڵ یا لە دوای دانیشتنەکە مخەول بکە، دەست ئازادی بکە بەوەی کە بچنە ژوورەوە. ئێمە لە شەوەوە هەر یانێمەی واقعانە قسە بکەم، دوو ڕێی دروست بوو. ڕێی ئەوە بوو هەندێک وتیان ئێمە ئەگەر بەشدار بین بەیانی بە سازان نەبێ یا سازان نەکرێ، خوێندنەوەی ئەو بەڕێزانی کە بەشدار نەبوون ئەوە بوو کە ترسی ئەوەیان هەبوو ئەم بارودۆخی ئارامیە لەم کوردستانە خوا نەخواستە بەرەو ئاقاری شەڕی ناوخۆ یا دووپارچەی کوردستان یا خوێن ڕشتنێک ببێ بە خوێندنەوەی ئەوان، بە تەسەوری ئەوان ئەوە بوو. خاڵی دووەم ئەوە بوو وتیان ئێمە جاری تر بەبێ سازان کردمان ئەم هەموو بەزمەی لێ دروست بوو، بەڵام ئەم جارە حەزەکەین سازان بکرێ ئەو جابێ. بۆ ئێمە هەتا ئاخر نەتیجە پێشی دوای شەشی بەیانیش هەر چاوەڕێمان کرد لە دوای هەڵسانی هەموو وەفدەکانی حیزبەکان ئەوە بوو بڕیار درا بەوترا بە هەموو حیزبەکان کاکە ئەوە گەیشتونەتە سازان ئەمڕۆ جەلسە ناکرێ. ئەو ئەندا هەمومان وا ڕۆیشتینە پەرلەمان. من بەش بە حاڵی خۆم وەک هەموو فراکسیۆنی یەکگرتووە چوین کە سازان کراوە لەسەر ئەوەی کە هەڵبژاردن ناکرێ، بەڵام ئێمە یەخۆمان یەکلا کردبووەوە وتمان ئەگە سازان بکرێ یا نەکرێ پێنجمان بکرێ یا نەکرێ هەر ئەچین. ئەوان پیان باش نەبوو بچن، وەڵحاصل لەوێ طبیعی بوو، یعنی هەتا تۆزێک ڕێی ئەماوت ئێمە باشین ئەوەند ئێمە باشین. ینی شپرزەیەک دروست بوو بەداخەوە منەڵێم ئەبوایە وەفدی مفاوزی هەموو حیزبەکان ڕاستگۆ بوونایە، تاکی دەکەم لێم ڕاستگۆ بوونایە، خاوەنی عەهد و پەیمان و قسەی خۆیان بواە، نەک تەلەفۆنیان بکوژانایەتەوە بە حسابیەوەی هیلاکن. غەیری ئەوەی کە ئێمە نەبێ خەبەرەکەمان پێدراوتیان سازان نەبێ و دانیشتن نابێ. ئەگە سازان نەبوو مەچنە ژوورەوە، چونکە ئێمە قسەمان لەسەر سازان کراوە بۆی مشکلە دروست نەبێ. بەرحاڵ ئەوە لایەنەکانی تر کە ئێمە چوین لەگەڵ ئەفۆنەمێ تەواوی کەم لەگەڵ جەنابی سەرۆکی پەرلەمان و فراکسیۆنی یەکێتی و کۆمەڵ و ئەنە قسەمانوتیان کاکە ئێمارە چینە ژوورەوە هیچیش بە ئێمە نەوتراوە. ئێمە کەوتینە ناو واقعەکەەوە زۆر سەیرم پێهات. خوایە ئەمانە بە ئێمەیان وتووەوە سازان و ئەمان شەڕێنەمە ئاگامان لێژنێ، تەلەفۆن بۆ قیاداتی مفاوزین ئەەکەی کەس جواب ناداتەوە. فراکسیۆنەکان مخەوەل کرد سەراحەتەن. بۆیە بەڕاستی ئێمە لەو حاڵەتە ئەوان پشتیان لێ کردەوە لە هاتن ئەو پێنج ئەندامەی ئێمە وتیانە بەرەوەی سازان ئێمە لەسەر قسەی خۆمانین ناشمان ببین بەسەوی مشکلە ئەوەی ئێوە خۆتان ئەوەندە هەن مادام وەکو فراکسیۆن حوزورمان هەیە ئەوەندە کافیە. ئیتر ئەگەر نیساب تەواو بێن تەواو نەبێ ئێمە زەمبی ئەو نیساب تەواوبوونە هەڵناگرین. بەڵام جارێکی تر ئەگەر من ڕێی خۆم بڵێم ئەبوایە هەر دەمان لەوێ بووینایە سازان ببێ یان نەبێ بە ئەرکی پەرلەمانتاری خۆمان هەستاینایە دیارە خەلەلێکی ئەلەم حاڵەتە دروست بوو. ئەمە حەقیقەت و واقعەکەیە، نە بە تەوجیه هیچ حیزبێک بووە نە لە زەختی هیچ حیزبێک بووە. بەڵێ کاک حاجی دەگەڕێمەوە وڵات دەچمە لای ئەبوو کاروان سەرۆکی فراکسیۆنی ئازادی لە پەرلەمانی کوردستان. شەوتان باش، ئێوە بۆچی بە پێچەوانەی دانیشتنی 23 حوزێرانی پەرلەمان ئەم جارە بەشداری دانیشتنەکەتان نەکردووە بایکۆتان کرد؟ شەوتان باش، زۆر سپاس. من ئەمەوێ بە ڕازگۆیی لەگەڵ ئێوە و کۆمەڵانی خەڵکی کوردستانە بدوێم. من پێم وایە ئەوەی ڕوودا ڕۆژی 19 مانگ
جۆرێک لە سیناریۆ بوو یاریکردن بوو بە کۆمەڵانی خەڵکی کوردستان. بۆ یەکەمین خاڵ ئەوەیە ئەو حیزبولایەنە سیاسیە وەکو بەڕێز حاجی کاروان باسی کرد و بە تایبەتی ئەو 5 حیزبە بریاریاندا ڕێککەوتن لەسەر ئەوەی کۆبوونەوەی 19 مانگ دوا بخرێ هەتا بۆ یەکشەمە و ئێمە پێشنیارەکەی کە یەکشەمەی دانراوە ئەزانین چ لایەنێک کردوویەتی. ئەمە یەک. دوو، کاتێک ئەگەر ئەم لایەنانە کۆک نین لەسەر ئەوەی کە ئەو کۆبوونەوەیە بکرێت یان نەکرێ، بۆچی کۆبوونەوەی فراکسیۆنەکان پێشەخەن بۆ کاتژمێردا؟ کۆبوونەوەی پێتان وایە ئێوە پێتان وایە سیناریۆ فێڵ بوو لە ئێوە کرایە چی؟ بە تەواوی کەمەگە ببووریت. بەڵێ ئەگەر ئێمە بەردەوام دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کاتێک کۆوە بێتەوە لەگەڵ فراکسیۆنەکان لەسەر پرسێک کۆ بێتەوە کە خلافی لەسرە، باشە ئەگەر ئەم بەڕێزانە خلافیان نەبووە لەسەر ئەو مەوزوعە بۆچی سەعات دادەنێن؟ ئەمە یەک. دوو، ئەم لایەنانە کە خاوەنی پرۆژەکانن، ئێمە خاوەنی پرۆژەکان نەبووین پێشتر. ئەم لایەنانە کە خاوەنی پرۆژەکانن 58 کورسی پەرلەمانیان بوو، واتە ئەبێ ئەمانە بە تەواوەتی دیفاعکەن. کۆبوونەوەی 23/6 ئێمە نەبووینایە ئەو فراکسیۆنانە پرۆژەکانیان کۆتایی پێهات. باشە لێرەدا ئێمە ڕۆیشتین بەشداریمان کرد. بەشداریمان نەکرد وەکو ئەوەی هەندێک کەس ئەو کۆبوونەوە بە شۆڕش ئەزانێ و هەنێک کەسیش بە کۆدەتا ئەزانێ، بەڵکو ئێمە ئەو کۆبوونەوەمان بە کۆبوونەوەیەکی ئاسایی پەرلەمان زانی کە بە پێی پەیرەوی ناوخۆ پەرلەمانتار ئامادە بێت. کاتە بۆ لە 23 حوزێران بەشدار بوون و لە کۆبوونەوەی دووەم بەشدار نەبوون؟ بەڵێ کۆبوونەوەی دووەم با بێمەسەی کۆبوونەوە کە حیزبەکان بریاریان داوە دوا بکەن. من لێرەواڵێم دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکان کۆبوونەوە با ئەو بەڕێزانەی لێرەوە کە ئامادە بوونە یەکێکیان بە من بڵێن ئێمە داوای ئەوەمان نەکردووە یان لەگەڵ ئەوە نەبووینە و کۆبوونەوەی دوا بخرێ. بەڵام سەرەتا دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کە ڕێگایەک هەیە لە ڕێگای ئەوان و دوا بخرێ، دەستەی سەرۆکایەتی ڕێک نەکەوتون بە ئاسانترین شێواز ئەوە کۆتایی بێبێنن لەبەرەوەی وەکو جاران ئێمەمان و چوئەکانەمان و شەرمی برجوازیانە بۆەوەی نەڵێن ئەمانە داوایان کرد و دواتر پەشیمان بوونەوە لە کاتێکا بیر ناکەنەوە ئەم هەنگاوە بۆ مەجالدانە بۆ ئەوەی چارەسەری ئەو مەسەلەیە بکەن. ئێمە نایکەین ئێوە داواکەن، ئێمەش قەینا پشتگیریتانەکەین، ئێمەش بە پەرلەمانتارەکان ئەڵێن دەنگ بڵێن دەنگ بدەن. لە چی ڕێگایەکۆ؟ لە ڕێگای دووهەمەوە. ڕێگای دووهەم چییە؟ ئەوش کۆکردنەوەی واژۆیە بەسەر چاو برادرانی کۆمەڵی ئیسلامی. ئێمە قوبوڵمانە و ئەم ئەزمەیە چارەسەر بکرێ، بەڵام ئەو 37 پەرلەمانتارەی کە واژوویەکە با ئێمەی تیا نەبووی. کاک حاجی کاروان لەوێ نەبوو، کاک ئەبوبەکر وڵامی دایەوە وتی ئەمە چۆن سیاسەتێکە لە کاتێکە هەمووتانەوە قەرارتان داوە کە بچنە ئەو کۆبوونەوە دوا بخرێ، ئێستا بن واژووی ناکەم بۆ ئەوەی بیخەیتە سەر حیزبەکانی تر. زۆر تو ڕێژ بوو لەو و بە شێوازێکی تند قسەی لەگەڵیان ناکرد. هەمان حیزبەکانی تر ڕایەکی تر هەبووتیان بەڵێ با تەوقیەکە کۆ بکەینەوە ئەڕۆین ئێمە لە ناو پەرلەمان دەنگی لەسەر دواخستنەکە دەین. یعنی یەک کەس یەک پەرلەمانتار یەک فراکسیۆن تەحەدا ئەەکەم وتبێتی ئەو کۆبوونەوە بکرێت و بەردەوام بین لێ. تەحەدا ئەەکەم یەک لایەنێک لەو 58 پەرلەمانتار و 4 لایەنەی کە خاوەنی فراکسیۆنەکانیان کاریان کردبێ بۆ سەرکەوتنی ئەو پرۆژەیە. باشە ئەمە ئەگەر بوار بدەیت تەواوی بکەم. باشە ئەمە هاتن وڵای ئێمە کۆ نابینەوە ئەبێ کۆ ببینەوە قوبوڵ ناکەین و قوبوڵەکەین و ئێستا قسە لەسەر حیزبە سیاسیەکانەکرێت. ئەمە ئایا ئەمە ناڕاستگۆییە لەگەڵ خەڵکە؟ ئایا ئەمە فێڵی حیزبەکانە؟ من لە 1970 و 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 1970 و
ئێستا کێشەکە خراوەتە سەر حاجی کاروان و یەکگرتو و خەڵکێکی تر. ئەگەر برادرانی سلێمانی لە کۆبوونەوەکە ئامادە بوونەوە بە قسەی حیزبەکانیان نەکردووە، لەلایەکۆ بە پاڵەوانیان ناسون و لەلایەکی تریشۆ پێچەوانەکەی. ئەوانە هەردوو شێوەکە وەک یەک نییە، یعنی ئەوانش کە بە بەشدار نەبوون لای لایەن یەک وەکو پاڵەوان سیر نەکران. ئەینی بە هەردوو شێوەکە ئەمەوێ منیش من تەواوی بکەم، من ئەپرسم، یعنی ڕاستە پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی 6 کەس مامۆستا عەلی باپیر کۆ ببێتەوە بڵێ کۆبوونەوە دوا ئەخەم، نەک بڵێم قەراری تەنفیز ناکەن. یعنی ڕاستە مامۆستا عەلی باپیر کاریگەری لەسەر یەک پەرلەمانتار نییە قەناعەتی پێ بکە؟ دا ئەمە یاری بەڵام ئەم بابەتە بۆ گۆڕان و یەکێتی هەروەک یەک بوو. با باسی کەم کاکە، بەڵێ باسی کەم تکایە من بڕا. دوو، کاک کۆسرەت و دکتۆر بەرهەم و کاک مەلا بەختیار و کاک ڕزق عەلی و هەموو ئەمانەی یەکێتی دێنە کۆبوونەوە. باشە، یعنی ئەم پەرلەمانتارانەی یەکێتی من ناڵێم بریار جێبەجێ بکەن، بەسەر چاو ئەم پەرلەمانتارانە زۆر دیموکراتیانە مامەڵەکەن و خاوەن قەراری خۆیانن. باشە ئەم سەرکردانە کە قەراریان داوە و ئەیانەوێ ڕێز لە قەرارەکانی خۆی بگیرێ، ئایا کاریگەریان نابێت لەسەر یەک پەرلەمانتان دوو پەرلەمانتار قسەی بکەن؟ دیارە بەڵام ئێستا بۆ نمونە ئێستا حاجی کاروان لە بەرنامەکە لەگەڵمانە، ئەوانیش مەکتەبی سیاسی حیزبەکان یاخود لە کۆبوونەوەکە بەشدار بوون و بڕیاریشیاندا کە بەشداری دانیشتنەکە نەکەن، بەڵام بەشدار بوون. من با تەواوی کەم بۆ ئەو قسەیە کە ئەیڵێن بۆ هەموو حیزبەکانە. سێ، ئەم کۆبوونەوەیە بکرێ نەکرێ، تەنانەت ڕای جیاوازی لەسەر بوو لەسەر شێوازی دواخستنی هاتن، یعنی کاریانە کرد بۆ ئەوەی قورتار بن لەم مەسەلە. ڕێگا چارە بوو، ڕێگایەک دەستەی سەرۆکاتی ئەوێت خۆی قورتارکە، سەرۆکی فراکسیۆنەکان ویستیان خۆی قورتارکەن، پەرلەمانتارەکان ویستیان قورتار. تا 12 موعدی کۆبوونەوەی پەرلەمان سعات 11ەیە، ئێمە تا 12:04 لای سەرۆکی پەرلەمان بووینە. اقتراحی ئەوە کرا کە فراکسیۆنەکان واژوو کۆ بکەنەوە، ڕۆیشتین واژوو کۆ بکەینەوە، مەشغوڵی ئەوە بووین. باشە، من پرسیارەکەم لەمەیە. ڕێکسەر کاکەوە کۆبوونەوەکە تەواو بوو، بەسەر چاو کۆبوونەوەکە تەواو بوو. ئێوە بینیتان لە کەناڵەکانەوە ئایا دەستەی سەرۆکاتی پەرلەمان 2 ساڵە ئێمە تقریباً کەمتر لە پەرلەمانی بچن هەموو سیدەکانی کۆبوونەوەکانی پەرلەمان بێن، کام کۆبوونەوەی پەرلەمان دەستەی سەرۆکاتی هاتووەتە ناوەوە، 2 خولەک و تێتی نەساب تەواونەوەی و کۆبوونەوەکە تەواو. یعنی چاوەڕێی ئێوەیان نەکرد؟ با ئەگەر تەواویکم، ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ئەم بەڕێزانە لە چارەگێک کەمتر لەسەر مەنەسە دانەنشت بێتن و چاوەڕێی پەرلەمانتار و بەرنامەی کاریان خوێندبێتەوە، مانای ئەوەیە ڕاستەکەن. بەڵام ئەمان ویستیان بە پەلەپەرۆزی بەم تەریقەیەوایان زانی خۆیان خەڵاسەکەن، ئەو کۆبوونەوە ناکرێ. لە کاتێکە ئەو کۆبوونەوە گفتوگۆکانی بەڵێ دەگەڕێم وڵات کاک ئەبوو کاروان، کاک حاجی گوێت لە سەرنجەکانی ئەبوو کاروان بوو و پرسیارێکیش لە قسەکانی وا دروستەکەمەوەی کە باسی لەوە کرد ئەبوو 4 حیزبەکە لەبەرەوەی پرۆژیانە بوو پێکەوە بەشداری دانیشتنەکان کردایە و بێجگەلەوە ئایا ئێوە خاوەن ئیرادەی خۆتان بوون وەکو خۆتان باستان کرد بۆیە بەشداری دانیشتنەکەی پەرلەمانتان کرد؟ بێگومان ئێمە خاوەن ئیرادەی خۆمان بووین و پێشتریش ڕامان گەیاندە بوو و من بە ذاتی خۆم لەگەڵ ئەو بەڕێزانەی تروتمان کەسیش بەشدار نەبێ، ئێمە هەر بەشدار ئەبین لەبەرەوەی وعد و پەیمانمان داوە ئەو پرۆژە یاسایە ئەبێ هەموار بکرێتەوە، کوردستانەکەوتە فەراغێکی یاساییەوە. ئەمە حەقی ئەو میلەتەیە، ئێمە قسەی لەسەرکەین و بۆ علمی جەنابیشتان دنیایە زەختی تهدید حتا بە نەوعێک لە نەوعەکان وحتى بإغراء حتى بريقرتن حتى بأنواع کار هاتە پێشمان بۆی بەشدار نەبین. من هەر 10 دقەش پێشی چوونە ژوورەوەمان بۆ ناو قاعە ئێمە زەختمان لەسەر بۆی نەچوین. من بە ذاتی خۆم هەر وتم بڕیارم داوە هەر ئەچم ئەگەر هەرچیەکم دەبێ. باسەکە لەوە نییە کە شتێک بواە ئەوەی کە ئێمەیان ترسان من ناوەکو شخصی دەخۆم ترسان ئەوتیان ئێوە ئەگەر بچێن ئێوە تەحملی خوێن ڕشتنی ئەم میلەتە ئەکەن، تێکچوونی ئەم بارودۆخە ئەکەن. وتم ئەگەر من لە پێناوی
ئەو باس لە عام بوو ینی ئەیتر کێوای پێوتو دیارە بە ئەوترا والحاصل ئێستا شوێنی تحدیدی ئەوە نییە ئەمە کە ئەوترا و نەفەر نێردرا و بە تەلەفۆن یا بە بەنەوەیەک لە نەوەکان ئەوترا ینی کاکە ئێمە تەحمل مەسئولیت ناکەین کاکە ئەم کوردستان تێکە چێ کاکە ئەم پەرلەمانە خوێنی تێ ئەڕێژێ ئێجا من چی بکەم لەو حاڵەتەیە من لەگەڵ ئەوەشە لەژێر ئەو زەختەیە بڕیارمان نەدانەچین هەر چوین ئەمە یەک ئێمە بەش بە حاڵی خۆمان چونکە بڕیارماندا بوو بەس من مقدمەکە باسم کردوتم ئەندامانی پرسیارێکی منطقیە بۆچی بەشداری پەرلەمانتارانی گۆڕان یەکێتی کۆمەڵ لە دانیشتنی پەرلەمانە ئاسایی بێەوە هیچ ڕوونەیە بەتەنها دانیشتنی ئێوە بەشداری ئێوە خوێنە ڕژێ ئەوە من جارێکی تر ئەیلێم من یەکەم ڕۆژ کۆبوونەوەیەکی سێقۆڵی بینی کۆمەڵ و یەکێتی و گۆڕان کرا سێقۆڵی بوو کەوت مەژێر خۆم بوو بە پرسیار لەرام چون بۆ لای ئەو ئەرێکاکێ واگاتان لەو کۆبنیاوتیان ناوەڵە ئەو کۆبنەوەیە پێشی ئەو کۆبنێ بە تەسەوری من ئیتیفاقێکی سێقۆڵی کرا بەوەی لە دوای ئەم ئیتیفاقی شەو کرا کە هەر 4-5 لایەنەکە هەر 5 لایەنەکە مەوعیدیاندانە کە بەیانی هەڵبژاردن نابێ بەڵام ئەوە من نیم وعدم لەگەڵ میلەت شکانووە ئەوە من نیم پەیمانم شکانووە من ئێستا بۆم دەرکەوتووە ئەمڕۆ بۆم دەرکەوتووە چونکە من پێشی من سیاسی نیم ئەوەندە بەقەد ئەوەندە پیاوی بانخوازم لای من دنیای ڕازگۆیە بەس نەمزانی لە سیاسەتە ئەگەر لە سیاسەتە ببوورە مەقسەدم هیچ کەسێک نەی هیوادارم کەس دڵی لێم نەڕەنجێ لە سیاسەتە ئەخلاق نەما درۆجێ ئەگرێتەوە لە سیاسەتە ئەخلاق نەما بێوعدی جێ ئەگرێتەوە لە سیاسەتە ئەخلاق نەما ملشکاندنی یەک جێ ئەگرێتەوە لە سیاسەتە ئەخلاق نەما پشکاندنی یەکتر جێ ئەگرێتەوە کە ئەمە من بە چاوی خۆم ئەم جاریان ئەمەم بینی ئێمە لە ناو پەرلەمانە هەموو فراکسیۆنەکان شایدن فراکسیۆن بە فراکسیۆن ڕۆیشتومە داوام لە برادرانی پارتی کردووە قەناعەتم پیان کرد وەرن کاکە وەرنە ناو جەلسا ئێوە 38 کورسین وەرن داوا بکەن بۆ هەڵپەساردنی جەلسا وتیان ئەگەر ئەوان زەمانمان بدەنێ خەڵکی تر لەگەڵمان بێ جەلسەکە هەڵبگیرێ ئێمە دەی چون بۆ لای یەکیان بۆ لای یەکێتی بۆ لای گۆڕان بۆ لای سەرۆکی پەرلەمان وتیان ئێمە زەمانی ئەوە نادەن دەی باشە ئەگەر ئەوان بە تەمای تەئجیل بوون ئەبوای لێ بیان کردا کەواتە خوتەیەکە بوو بەرنامەیەکە بوو کە تەئجیل نەدا ئەو دانیشتن بەس من یەک پرسیارێکەکەم بەڵێ ئەفوان ئەمێ ئەوە بڵێن بە خەڵکی بە جەماوەری کوردستانی خۆشەویست ئەگەر ئێمە لەوێ هەموو حیزبەکان ئیتفاقمان بکردایە هەموو لایەنەکان فراکسیۆنەکان ئیتفاق بکرایە کە ئەم جەلسەیە تەئجیل بێ لەگەڵ ئەوەی ئێستاکە تەئجیل بوو فەرقی چییە؟ بەس پێم بڵێ فەرقی چییە؟ هەمان تەئجیل نەبوو ئێستا ئەم جەلسەیە تەئجیل بووە من تێناگەم ئەو هجوومە لەسەر ئێمە ناڕەوایە واللهی خەڵک غەدرەکە بەس ئەمشتە تەئجیل بوو بەڵام شانەکە بەسەر ئێمە شکایەوە سەبارەت بە یەکگرتووی ئیسلامی پرسیارێکەوەی کە ئەگەر یەکگرتووی ئیسلامی لە سەرکردایەتی یاخو مەکتەبی سیاسی حیزبەکەیەوە بڕیاریدایە بە بەشداریکردن ئەوە بادیناری لێ جیابوویەوە بە بەشداری نەکردن ئەوە سلێمانی لێ جیابوویەوە ئێوە لە ئینشقاق ترسان کەوال بە ئەمر نەتان کرد کە بەشدار بن یا بەشدار نەبن نانە من حەزەکەم جەنابەت و جەماوەری کوردستان و هەموو ئەوە بەلاومە بەستە دەمەوێت ئەوە ڕوونکەیتەوە بۆ بینەرانی ناوچی بڵێ باوەڕ بکە من لێرە دانیشتوم لێرە دانیشتم خوا ئاگای لە شایەت لە قسەکانم لە ژیانی خۆمە درۆم بۆ هیچ حیزبێک نەکردەوە بۆ هیچ ئینسانێکیشی ناکەم من سوێنم دەست مناوە بەسەر قورئان بۆ ئەوەی ڕازگۆیانە لەگەڵ خەڵکا بدوێم هیچ باسی ئینشقاق و ئەوشتەش نەبووە یەکگرتووە ئەلحەمدولیا لەوە دەرچووە لەو ئەمانە ڕاستە خیلاف بیر و بۆچوون هەیە بەڵام باسی ئینشقاق نییە باسی لەوەیە ئەوان لە بادینانەوە واضحە نەوع بیئەیەکێ ئەوان لەگەڵ ئەوەیە بوون سازان کاتە تۆ پێ دوایە بیئەی بادینان لەگەڵ بیئەی سلێمانی جیاوازی هەیە آخرنا بیرکردنەوە زۆر جیاوازی هەیە حتا کەلتور لایەنی کۆمەڵایەتی لایەنی بیرکردنەوە بە تەسەووری ئەوان بە تەسەووری بڵین ئەم دەڤەرەی لە هەولێرەوە بۆ بادینان ئەگەر بچوونایەتە ژوورەوە ئەم دانیشتنە وەک ئەبوو کاروان ئیشارەتی بە شتێکی زۆر جواندا تەنها ویستیان دانیشتن بێ لایەنی بڵین برادرانی گۆڕان ویستیان دانیشتنەکە ببێ بۆ کەسری ئیرادەی پارتی بۆ ئەوەی قسەی ئەما سەرکەوێ و سەرکەوت بالفعل و پارتیش ویستی فەشەل بە دانیشتنەکە بێنێ و دانیشتنەکە فەشەلی هێنا هەردووچیان سەرکەوتن بەڵام لە بیناکێ زەرەری کرد تۆ باز لە سەرکەوتنی گۆڕان و پارتیەکەی ئێستا بۆ داسەکەم چێ زەرەری کرد زەرەرمەندی لە ڕووی ئەو حاڵەتەوە کە ئەو ڕۆژە وەکو ئەمڕۆ من وەکو یەکگرتو زەرەرم کرد بۆچی زەرەرم کرد لەبەر ئەوەی من هەنجەتمدا ینی حجەمدا یا مهانەمدا دەستی گۆڕان و دەستی پارتی بۆ ئەوەی هەردووکیان سەرکەون لەو ڕۆژەیە بەڵام هەز ناکە یەکگرتووی ئیسلامی لە حکومەتی خۆجەیی سلێمانیش هەمان زیانی بەخۆی گیان
والله باش تێک بڵێم ئەگەر ئەمە یەکگرتوو کە کردوێتی زیانی بەخۆی گەیاندبێ ئێستاکە سلێمانی بە ئاسوودەیی یەکێتی و گۆڕان بوونەتە ئامۆزای یەک و بوونەتە برای یەک و سلێمانی ئەبەن بەڕێوە یەکگرتوو زەرەری کردووە چش لەو زەرەرە گۆرە من قەترەیەکی خوێنی گەنجێکی ئەم وڵاتە بە هەموو کورسیەکانی سەرۆکی یاریمی نادەم بە هەموو سەرۆتی سامان و پارتی و یەکێتی و گۆڕان و کۆمەڵیشی نادەم بازەکەم ئێمە خەمی ئەوەم بابوو لەو ئەفەن توخوامی ئەو ریسالێ بگەێنێت زۆر داوای لێبوردنەکەم ئێمە کە ئەو ڕۆژە ئەو بڕیارەماندا بۆ ئەوی کە ینی دابنیشی یادانە نشین و ئێمە بە قەنەعاتەوە چوینەتە ژوورەوە و من تەمەنامە کرد خۆزگە برایەن و خوشکانم لە فراکسیۆن لە بادینان ئەوانیش بەهاتنە بۆ ئەوەی ئێمە بە تەواوەتی بۆم خەڵکەمان سەرمان بەس ئێستش هیچ نەبووە تەنها تەجیر بووە ئەم تۆمەتبارکردنە یەکگرتوو لەسەر ئەساسی چی لەگەڵ پێشتر ئەبوو کاروان ئاگای لێبوومن و ئەم بەبوو کاروانە لەگەڵ یەکێتی و گۆڕان و کۆمەڵ ئێمە کوتەتاچی بووین هەوادارانی پارتی ئێمەیان کرد بەجاشی ئێران و قاسم سلێمان ئێستا کە بووین بەجاشی کێ بووین بەجاشی پارتی و تورکیا بۆ لەبەرەوەی جاسەکە بەسایی ئێمە فەشەرینە حاجی لەسەر ئەو بابەتە دەگەڕێم وڵاتکردنە بەڕاستی غەدرە دەگەڕم وڵات کاگە بوو کاروان ینی ئێوە دانیشتەکەی پێشوو با بڵین بەشداریتان نەکرد ئێستا پێنج لایەنەکە بڕیاریان بۆ یەکلایکردنەوەی ئەو پرسە ئەو ئێستا ینی بۆ ئێوە مووقفێکی ئاساییە ئێمە وەکو برای بەڕێزم کاک حاجی کاروان وتی ئەم پێنج لایەنە سیاسیە تەمە ناکەین بگەینە ڕێککەوتن بۆ ئەوەی کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕزگاریان بێ لەم بارودۆخە ناهەموارە کە تووشی دڵەڕاوکێ بوونە و ئەوە تا خەڵک ئەوەندە بە دوواداچوونەکە و فکری لای ئەم ململانێ سیاسیەی ئەم لایەنانەیە کە دوورە لە بەرژەوەندی ملەتەکەمان تەنانەت نەبوونی موچەی لەبیر چووەتەوە تەنانەت کارکردنی لەبیر چووەتەوە تەنانەت بنزین و کارەبا و کارەبایشی ناوێ ئەمانە ناکرێ بەو شێوەیە بێ بۆیە ئێستا ئەوان گەیشتنە ڕێککەوتنێک ئەو کاتەی ئێمە بە پێی پرۆژەکە مامەڵەکەین و ئێمە هیوادارین ڕێککەون ئەو کاتەی ڕێککەوتن بەڵام ڕێککەوتنی ئەوان کە بە زۆرینەیە و ئەبێتە بریار وەکو کاک حاجیوتی ئەوە جێگای تەقدیرە و ڕێزە بەڵام ناوەرۆکی ئەو کۆبوونەوە ئێمە مولزەم نابین پێوە بەچی ئەو مولزەم نابن بە ناوەرۆکی ئەو ڕێککەوتنەی ئەو پێنج لایەنەوە ئەیکەن ئێمە مولزەم نابین و ناکرێ ئەو لایەنانە کاتێک گرفتەکە ئەبێت و کاتێ بەردەنگەکانی ئێمە حەسمە بێ هەمویان دەرگای ئێمە بکوتن ینی داوامان لێ بکەن کاروان هەستەکەن ئێوە ڕەنج بە خەسار بوون ینی لەو بینە کەواڵی نا ئێمە ئەزانی چۆن ئێمە سیاسەتێکی ڕاستقی نەمان دروست بووە و مووقفێکی زۆر ڕاستقی نەمان بووە و قەناعەتیشمان پێ بووە و گوێمان نەداوەتە هاژوهوژی 23 و دوای 23 و 19 مانگیش و هەرچی قەناعەتیشمان بێ ئەیکەین بەڵام لەو بەڕێزانە ترسین ئەوانەی دەیان تەلەفۆنیان بۆ کردین ئەوانەی دەیان جا لە هەردوو تەرەف سەرکردەکان لە ئاستە جیاوازیەکان چاوتان پێمانۆ بێ وریابن باشە لە کاتێکە دێتە ئەوە کە حەسم لای ئێمە بۆ بەو شێوەیە مامەڵەکەن بەڵام هەستاکەن خۆتان ئەم بارودۆخەتان دروست کردووە بۆ نمونە لە دانیشتنی 23 حوزەیران بەشدار بوون لەم دانیشتنە بەشدار نەبوون ینی هەر جارە و لەلایەن لایەنێکەوە لێتانە درێ خۆتان ئەو مووقیفەتان بۆ خۆتان دروست کردووە ئەزانی چۆن کاکە یەکەمین شێت لە کاتێکە ئەو حیزبانە داواکەن کە پێنج حیزبەکە دانیشێت و چارەسەری بکە ئەوان تەحمولی مەسئولیانەکەین بەڵام گەورەی ئێمە لەوەیە لە 23 حوزەیران هەموو ئەو لایەنانە وەکو کاک حاجی وتی تۆمەتباریانە کردین کە ئێمە پاشکۆین و چین هەڕەشەیان لێداین ئێستا دێینەوە بەهێزێکی ترەوە بە شێوەیەکی تر مامەڵە لەگەڵ ئەوەکەین هەرچەندەوە کووتم دڵنیاکەم کۆمەڵانی خەڵکی کوردستان ئاگادارەکەمەوە ئەو کۆبوونەوە نەبوو خۆیان لەگەڵ ئەوە بوون دواب بکەوێ یەک تاکە کەسێک کاکە حاجی لە کۆبوونەوەی فراکسیۆنەکان نەبووە من لەوێ بوومە یەک فراکسیۆنێک نەیوتێ دوا نەخرێ تەنها لە سێر شێوازی دواخستنەکە ناکۆک بوونە ئەگینا ئێمە بە بیرکردنەوە لەسەر ئەو قەیرانە کە کێشەی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان دروست بووە ئێوە ئەساسی قەزیەکە ناگەڕێنەوە ئەم قەیرانە بۆچی
ئەم قەیرانە لە ئەنجامی نەبوونی تەواو نەکردنی دەستور بوو کێ لێی پرسیارە لژنە دەستوریەکە لێی پرسیارە لە ئەنجامی تەواو نەکردنی ئیشوکارەکانی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بوو کە ناتوانێت انتخابات بکە ئەم پرسە دقەیەکە گەلی ببووری ئەم پرسە یانە بێ بە هەڵبژاردن چارەسەر بکرایە یان ئەبوایە بە دەستور چارەسەرکرایە نەکراوە ئەم نەکراوە بۆچی با بێمە یەک دقەیەکە بدەیتێ ئەم بەڕێزانەی کە تەحالوفی حکومیان دروست کرد و ڕێکەوتنێکیان ئەنجامدا لەم پێی ئەوترێ تەحالوفی پێنج حیزبەکە زیاتر لە ساڵ و نیوە شەڕی پۆستیان کرد و پلەیان کرد دواتر هاتنە سەر ئەوەی شەڕی کورسی و وەزیریان کرد بیریان نەکردووە کە کوردستان هەرێم پێویستی بە دەستورەیە ئەبوایە لە دووهەمین کۆبوونەوە کاری پەرلەمان دەستور بووایە ئەوە ئێمە نین تەحەمولی ئەوەکەین ئەوە ئەو بەڕێزانن تەحەمولی کاک ئەبوو کاروان ینی بۆ نمونە پێگەی ئێوە لە قەیرانێکی وایە پێگەی ئێوە کە کورسێکتانە بوو لە پەرلەمان بە گرنگی دەرکەوت و وەکو ئەوترێت هەندێک لە لایەنەکان بۆ هەندێک لە چاودێرانیش باسییان کرد ینی نەتانتوانی سوود لەو پێگەی خۆتان وەرگرن بۆ نمونە لە دانیشتنی 23 حوزەیران پەرلەمانتارەکان بە ئێوەیانەوت ئەوانی کە لە دانیشتنەکە بەشدار بوون بە ئێوەیانوت ئەو کورسی ئێوە بەرامبەر بە چل کورسی ئەهمیەت و گرنگی هەیە وێنەی سێڵفیان لەگەڵاگرتن دوای ئەوە خۆت باسێکی کە چۆن باس دەکەن باسی ئێوەیان کرد ینی ئێوە هەست ناکە لەوە بەرپرس بوون ینی نەتانتوانی سوود لە پێگەی خۆتان وەرگرن نا ئەوە پەیوەندی بە ڕەوشتی ئەو بەڕێزانەوە هەیە بەڕێزم ئەوە ئەو خاڵەیە کە کاک حاجی کاروان باسی کرد بەداخەوە سیاست و حیزبایەتیکردن بۆ پەروەردە و فێربوون و تێگەیشتنی خەڵک بوو لە دڵسۆزی و لە ڕازگۆری و لە شارەزایی بوو لە حەقی نیشتمانەکەمان ئێستا حیزب و سیاست خەڵک تێکەدا ئاشتی کۆمەڵایەتی تێکەدا ڕەوشتی خەڵک تێکەدا ئێستا ڕابەرەکان جاران ڕابەری تێکۆشانوی ناو خەڵک بوون ڕابەر ئەوە بوون کە سەرپەرشتی منەظەمات و ڕێکخراوەکەیان ئەکرد لەسەر ئەو بەرنامەی دایان ناوە ئێستا ڕابەرەکان هەرێکی کۆمەڵی خەڵکی نووسەر خەڵکی نووسەر لە فەیسبووکەکانیان داناوە ئەگە بەدڵی نەبێ ئەبێ ئەوەی کە 15 ناوم لایە لە فەیسبووکە بە من و تێتی پاڵەوانە و تێکۆشەرە ئێستا ئەڵێ ئەوەی ئەیلێت بەڵێ کاک ئەوە کاروان دەگەڕێم وڵات کاک حاجی خۆت باسی کرد لەوەی کە لەم بارودۆخەیە لایانی زەرمەند یەکگرتووی ئیسلامی کوردستان بوو و ئەمەی کە دێڵێن بەداخەوە کە شەوی ڕابردوو تەقە لە بارگای یەکگرتووی ئیسلامی کوردستان کرا لە پارێزگای هەڵەبجە ینی ئێوە خۆشتان باستان کرد کە لەلایەن ئەندامانی خۆشتانەوە ڕوبەڕووی ڕخ نەبوونەتەوە ینی بۆ بەمەگەشتن من بەداخەوە ئەسبابەکان زۆرن یەکەم قیادەی ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان حەکیمە بەڵام لەگەڵ حکمەتەکەیە زۆر جار جورئەت بەکار نایەنێ کە هەموو برای گەوری من و مامۆستای منن من چۆن محاسبەی پارتیۆچێتێکم محاسبەی یەکگرتووەکەی خۆشم ئەەکەم من ئەوەندە پابند نیم بەوەی تەعەسوبی حیزبی مەبێ حیزبیش بەشێکە و خزمەتکاری ئەبێ ئەو میلەتە بێ کە غەڵەتی کرد لەم غەڵەتە یەکگرتوو حکمەتی هەیە یەکگرتوو ئاشتەوایی ئەزانێ بەڵام هەندێک جار قەرار جورئەتی ئەوێ کە ئەو قەرارە نەدرا بە هەردەمان لەبەر سەبەبێک نەدرا ئەو واقع بینیانی کە ئێمە بینیمان من جارێکی تر وابزانم هەر لێرە بۆ باسم کرد وتم لە 130 قواتی پێشمەرگە و زێڕەوانی و فڵان و ئەم بابەتە هاتۆتە ناو هەولێرەوە و مدەڕعات و هەمەر هەمی تەوزیع بووە بە تەحدید بە مەسئولینی گەورە بە یەکەم بە دووەم بە سێم بیژمێرە بۆ خوارەوە هەمووی ئەیوت ئێوە ئۆباڵی خۆتان ئێمە نا یعنی ئەو میلەتە چی لێدێ ئێوە مەسئولن ئێوە پەرلەمانتارن ئێوە ئەواکەن ئێمەش بەڕاستی واقمان خوێندەوە کە ئەم شتە دروستە بێ بەڵام برادەرانی گۆڕان ئەمەوە تەسەوریان بوو ئەیانوت کاکە وانابێ خوێندنەوەی ئێمە بۆ واقعوانیە وانیە بەڵام ئێمە تەسەورماوانە ڕاستی خەڵکە کوژرێ کام خوێندنەوەیان ڕاستتر بوو من غیبمدانیە من تەوەقع ئێستاکە بەم حاڵی کرا یعنی ئێستاکە حاڵەکە ئێستا تقریبا سابتە بەڵام خوێندنەوەکە وا تەسەورمە کرد ئێستش لەو تەسەوریان ئەگەر ئەو جەلسەیە بڕۆیشتە بە بەردەوامی خوێندنەوەشتی بۆ بکرایە یەقین بوو شت دروست ئەبوو لەو هەولێرە ئێستاکە من ناهاتمە ئێرە قسە بۆ تۆ بکەم شت دروستە بە چونکە تهدیدەکان هەمووی وازەح بوو ڕجا چی ئەبوو جا شەڕە بوو شۆر ئەوڵات تۆزی یەکێتی و گۆڕان لەگەڵ ئێمەشا لەم هەولێرە بە ئاسمانە چوو کوڕی فەقیری داما و 400 کەس تا ئێستاکە لە شەڕی ناوخۆ دیار نییە کەس نازانە جەنازەکانی لەکوێ هاتووە ئێستاکە من ببم بە سەبەبی ئەوەی خوێنی کوردی قوڕ بەسەر بڕێژرێ بەس نییە ئەوە
من جيش من قناعتي من وابو دروست ابي وخينا وكان نمونه كاجي مسؤولين عسكري كباس بەشداری دانیشتەکەی پەرلەمان بوون ئەیکەین چونکە بۆ وتمان ئەوە ئەرکێکی قانونیە ئەگەر هەرچیەک بێت ئێمە تەحملی ئەو مەسئولیەتە ئەەکەین ئێمە لە بینی دوو مەسئولیەتە بووین مەسئولیەتی ئەوەی بەشدار بین و چی ڕوئەدا کە وایان بە منانەوت سەرکردەی لە سلێمانیش سەرکردەکان وایە ئەوجا چی ڕوئەدا با بدا چەند کەسێکە کوژرێ ئەوە لە سیاسەتی منانیە خاڵێکی تر ئەوەیە خەڵکێک لە واقعەکانیە یەک ئەندامی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی گۆڕان و یەکێتیم بۆ بدۆزەوە لە بە کۆمەڵیش لەو بادینانە قسە بکەن ئەوەی کە قسە ئەکات ئەوەی کە یەکگرتو بە ترسنۆکە زانێ و بە دووپارچەی ئەزانێ یەکگرتو ئەندامی پەرلەمانمان هەیە لەم فراکسیۆنی ئێمە کە لە بادینانە 21 جار گیراوە 3 جار 20 جار بیزار لە غورفەی ئینفیرادی بووە ئێستاش بڕۆ لە غورفەیەکی قوڕە یەک نەفەرێکی تر غەیری ئەو ئەندام پەرلەمان نییە ئەوش سینگی خۆی دەرپەڕان و هاتوتە مەیدان بەڵام من پێت بڵێم ئەو کەسانی کە خۆیان بە ئازا ئەزانن منیش ئەتوانم گردیە بۆ خۆم دروستکەم و قسە بکەم ئەتوانم تەپۆڵکەیەکی شاق دروستکەم و قسە بکەم پیاوی بەغیرەت و ئازا ئەوە نیە لە دوورەوە قسە بکە پیاوی بەغیرەت و ئازا ئەوەیە لە ناو جەرگەی مەیدان بێ و ساحەت چۆڵ نەکات توانیمانە 86,000 دەنگ بێنی لەو بادینانە بەو پەڕی جورئەت و ئازایەوە ئەندامی مەکتەبی سیاسیمان کوژراوە سەرکردایەتیمان کوژراوە بارەگامان سوتێنراوە ئەو جاژ مەیدانمان چۆڵ نەکردووە طبیعیە منیش لێرەوە قسە بکەم بێتە مەیدان بێتە دووەک ئەو قسانی کە لە دوورەوە ئەکرێ با بێتە ئێرە بکرێ ئێمە لە ترساوامان لێ نەهات باسی ئەوە کرد کە بارودۆخەکە چۆنە ئایا وەزئی هەولێر یان هەرێمی کوردستان ئەوەندە خراپە کە وەک خۆت ناودێنە تۆزی یەکێتی با بڵین گۆڕان و کۆمەڵ بە ئاسمانە بکەوە ئێوەش لەو بینە پێوە بن ئێمە بۆ پێوە نابین ئاڕۆڵا ئەگەر تێک بچێ هەمووی پێوە ئەبێ کاکە گیان خۆ شەڕی ناوخۆمان بینیوە وڵی دەست لە دەستی کەس ناپارێزرێ یعنی خۆیان لە دەستی ئێمە دەچێت هەیە ینی ئەوانە هیچ وای نەکرد کە سیاسەکان چاو بپۆشن نەرمتر من جارێکی تر قسەکە زۆر جوان من جایەک لەسەر ئەم کورسیە ئەم قسەیەم کرد وتم بەلایەنە کوردیەکان چانەبێ بە دکتۆر علی بە یەکگرتو بە دەست پێشخەری فڵان و فیسار چانابێ ئیلا بە ئەمریکا و بەریتانیا چاکە بێ و بالفعل قسەکەی برای بچووکتان دەرچوو ئیلا ئەم کوردە فێری ئەوە بووە کابرای سەرزەرد و چاوشین بێ بەو پەنجەیە ئاوهانی لێ بکاولێن تەوقیعکەن ئەوە کەمایەتی ئێمەیە ئەو کوردەی کە ئەو گەنجە نازانێت چاو لە کێ بکات ئەوای ئێمە خۆمان ڕێکەوتنیان نەگەیشتیناتە ئەوەی کە کابرایەک لەو سەرەوە بێ دامان بێنێ بە نەستن ئەمریکا پیانی وتووە ئێمە پابندین بە دیفاعکردن لەم کوردستانە بەڵام پابندین بە ئەمنی کوردستانەوە ئەمنی کوردستانیش پابندە بەمانەوەی بەڕێز بەرزانی دەمن لێرەوە ئەم قسەیەکەم ئەو لایەنانی کە ئێستاکە خۆیان ئەرزی عەزەلاتیان کرد بە حساب سەرکەوتنیان بەدەستێنا هەر ئەو سێلایەنە ئەگەر دەنگیان بە درێژکردنەوەی سەرۆکی بە سەرۆکی هەرێم بەڕێز کاک مەسعود بەرزانی دەنگیان نەدا ئەبێ دەنگ بدەن ئەی سازانە سەر چیەکەن سەر چی دانیشتونە ئەمڕۆ لەسەر چی دانیشتن لەسەرەوە دانەنیشتونە سازان بکەن سازان یعنی چی یعنی ئەبێ بەڕێز کاک مەسعود بەرزانی ببێتەوە سەرۆکی هەرێم باشە بێ ئەم سێلایەنە ڕازی بن ئەی ئەم تفباران و گول لە بارانە بۆچی بە من ئەکرێ کە یەکگرتو بوو بە سەبەبی ئەوەی فقط یاساکە تەجیل بووە بۆ 2 ڕۆژ من جەریمەم کردووە ئەی بۆ ئەوان لە ژێرەوە ئیتیفاقەکان ئەڵێن ئێستا هەمومان کافیقین لەوەی بەڕێز کاک مەسعود بمێنێتەوە بە مقابلی چی و چێ ئەویان من نازانم کاک حاجی ئەنی ئەکرێ بەم پاساوانە هەر جارێک کە بابەتێکی گرنگ و گەرم لە نێو کای سیاسی هەرێمی کوردستان دێتە پێشەوە بەم پاساوانە ینی بابەتەکە تێپەڕەندرێ ینی تاکەی ئەمە بەردەوامە بێ ینی بۆ ئەم هەموو ترسەی کە لەلایەن لایەنە سیاسەکانە خۆتان باسیەکەن بۆ نمونە سەرۆکی فراکسیۆنەکەی خۆتان باسی کرد کە هەڕەشەی لێکرا و خۆت ئێستا باسی لەوە کرد ینی تاکەی ئەم ترسە قبوڵەکەن قبول ناکەین ئەوکەی قبولمان کردووە ئیترەوە خۆ حەدێکە ئەمە دوێنێ ئەمەی کە کرا پێرێکرا ئاخر دنیا نییە کاکە گیان ئێمە بڕیارمان نەداوە ئەم یاسایە هەموار نەکرێتەوە بڕیارمان نەداوە سەرۆکی هەرێم بۆی درێژ بکرێتەوە ئەو ویلایەتی کە هەتا ئەو 2 ساڵە بڕیارمان نەداوە وتومانە ئێستش ئەیدەین بە ئیتیفاقی هەر پێنجلابی ئەیکەین بەڵام من جارێکی تر قەناعەتم وایە لەو قەناعەتیان چونکە فراکسیۆنی یەکێتی فراکسیۆنی کۆمەڵ فراکسیۆنی گۆڕان لەو لەسەر بیری خۆیان بن دەنگ بە درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم نادەن ئیلا بە مەخرەجێکی قانونی من ئێستاش ڕەئیم وایە نە یەکێتی نە گۆڕان نە کۆمەڵ نە یەکگرتوش بە یەکگرتوشەوە خۆیان ئیحراج نەکەن داوا لە فراکسیۆنەکانیان نەکەن چونکە من واقعبینانە قساکەم من پەناوپێچم نییە داوا لە فراکسیۆنەکانیان نەکەن بۆ درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم چونکە ئەندامانی فراکسیۆنەکان بەسەرجەم فراکسیۆنەکانەوە تا حەدێکەوەی کە من بیان بینم
إلا مەگەر تەسلیمی ئیرادی قیادی خۆیان من بدەین ئیلا دەنگ بدەن ئەنا من بەم حاڵە ببینم وا تەسەوڕێک ناکەم بۆیە من داوا لەو یاساناساکەم ئەگەر ئەیانەوەی بەڕێز بەرزانی لە جێی خۆی بمێنێتەوە بەو حاڵەتە نەیهێنە ناو پەرلەمانەوە چونکە ئەو پیاوە 50 ساڵە خەباتەکە لەوێ دەنگ نێنێ من پێم خۆش نییە با زدی حیزبەکەی منیش بێت مامۆستا محەممەد فەرجنەوە با مەسعود بەرزانی بێ ئەبێ ئێمە ڕێز لە قیاداتی خۆمان بگرین من حەزم بە سیاسەتی ئەویش نەبێ بەڵام من یەقینم بێتە ناو پەرلەمانەوە بەو شێوازی کە ئێستا هەیە دەنگی پێ نادەن چونکە هەموو پەرلەمانتاران وتویانە ئێمە دەنگ بە درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکێرەم نادەین ئیلا بە ئیتیفاقێکی سیاسی بە مەخرەجێکی قانونی. بەڵێ بەڵێ کاک ئەبوو کاروان بڕیار بوو کە ڕۆژی یەکشەمە کۆبوونەوەی ناسای پەرلەمان وەکو لە کۆبوونەوەی پێشوو هەڵگیرە ئێوە لەو کۆبوونەوەیە بەشداری دەکەن ئەگەر کۆبوونەوە بکرێت؟ من ئاگداری ئەو مەسلەیە نیم چونکەمەوە پرسێکە بەڕاستی زیاتر پێویستی بەوە هەیە زیاتر تاکید کرێتەوە لە پەیرەوی ناوخۆی پەرلەمان چونکە ئەم کۆبوونەوەی ئاسایی بۆ کراوە یەکەمین جار و دووەمین جار کراوەتە بەردەم کۆبوونەوەی پەرلەمان و کۆبوونەوەی پەرلەمان نەسابی تەواو نەکردووە ئەمە مانای ئەوەیە تەفسیری جیازی بۆ کرێ ئایا ئەهمیەتی ئەم پرۆژەیە ماوە من خۆم بیستومە لەو برادرانە بەشێکیان ئەڵێن نەخێر ئەمە لەبەرەوەی کۆبوونەوەیە بەشێکی ئێستا باسی لەوەکە ئێمە پرسەکە لەسەر ئەوەیە مەسەلەکە لەسەر ئەوەیە ئایا ئێمە ئەم بارودۆخەمان چارەسەر کردووە تا کۆبوونەوە بکەین ئایا وەکو کاک حاجی کاروان وتی 100% هەموو لایەنەکان کۆک بوون لەسەر ئەوەی کە گرفت و کێشە دروستەوێ بە هەموو مەسئولینەوە من کەسی لێ ئیستیسنا ناکەم ڕەنگە کاک حاجی کاروان ئیستیسنایشی کرد باشە ئەمە بمان بابەرە و کۆبوونەوەیەک یعنی بە چیمان ئەگەیەنێ ئەوە پرسیارەکەیە من پێتان ئەڵێم ئەم کۆبوونەوەی بۆ کرا ناوی لێنرا قورتاربوون لەم پرۆژەیە من ئەمە بۆ تاریخ ئەڵێم ئێستا ئەندام پەرلەمانە ناسم خۆی خستووەتە سەر ئەوەی کە مەسئولیەتە و نائەچووە ناوەوە دڵنیام 100% بەتەنشتی منەوە بووە بیزانایە کۆبوونەوە هەیە ئەچووە ناوە باشە ئەمە من پرسیارەکەم لەناو هۆڵی پەرلەمان کە پەرلەمانتاری هەڵسا وتی کاکە با چاوەڕێکەین بەشک و نەسەد تەواو بێ بۆ یەکسەر چاوەڕێیان نەکرد بۆ پێشتر هەردوو لە 23 حوزەیران لە ماوەی نیو سعاتە ڕەنگە 30 پەرلەمانتار هاتبێتە لامان لای من بۆی بێمەناوە هاتووەتە لای من بۆەوەی نەچمەناوە ئەی ئەم جاریان خێرە یەک کەس نات بڵێ کاکە بێوە ناوە یان مێناوە ئەمە قورتاربوون بوون ئەمە مەسرحدانیشتەکەی لە دانیشتنە ناساکەی پەرلەمان یەکێک لەو کە زۆرتر ڕخنەیە کە لە ئێوە گیرابێەوە بوو کە لەو کاتی کە پەرلەمانتارەکان لە ناو پەرلەمان بوون وێنێکی ئێوە بڵاو کراوە لەگەڵ هەندێک لە پەرلەمانتارانی پارتی و هەندێک لە لایەنەکانی تر ینی ئێوە ئەم لەسەر ئەم وێنێ با بڵێن تەشیرتان پێکرا لە دانیشتنی 23 حوزەیران بە جۆرێکی تر بوو دانیشتەکەتان و وێنەگرتنتان لەگەڵ پەرلەمانتارەکانی چوار لایەنەکەی تر بە جۆرێکی تر بوو ینی خۆتان ئەمە چۆن لێکەدەنەوە یەکەمین شت ئەوەی کە ئەگەر مەقسەدتانەوەیە ئەو وێنەیە کە کاک ئاریەرسینی بەڕێز بڵاوی کردووەتەوە و من بۆ تۆڕی هەواڵی سلێمانی ڕوونکردنەوەمدا ئەوە لە ژوورەکەی منایە و ئەو پەرلەمانتارانەی کاکشوان قەڵاتزێی و تورکمانەکان هاتوو بوون بە نێردراوی ئەوە بووین واژوو کۆکەینەوە بۆی چارەسەر بکەین کاتێک ئاری هەرسین کاکاری هەرسین هاتووەتە لای ئێمە کۆبوونەوەکە تەواو نەبووە و خەڵکی شەزانێ من خەریکی تەلەفۆنیان بۆ کردم لە گفتوگووا بووم هاتووە ڕستمێکی کردووە زۆر لای من ئاساییە ڕەنگە ئەگەر لێم بپرسێ بڵێ ئەمە بڵاوەکەم و ئەڵێم وەڵایی بڵاوی مەکەرەوە دیوەکەی تری پەرلەمانتارێکی تر لە 26 دێت بۆ لام ڕستمێکی گردووە و یەکسەر بڵاوی کاتەوە ئەوە لای خۆیەتی ئەوە من زۆر بە مشکلەی نازانم بەڵام ئایا ئەوانە ئەو ئەی کاتە مەوقف من شتێکی ترە پێڵێ من پێتان ئەڵێم من ئەڵێم کۆبوونەوەی 23 حوزەیران نەکۆتە تابوو نەشۆڕش بوو بەڵام تەحریکێکی گفتوگۆکانی پەشیمانی لە هیچی لە کامە پەشیمانم لە دانیشتنەکەتان بەشداریتان لە 23 حوزەیران و لە 19مان کە بەشدار نەبوون نەخێر لە 23 با بڵێن لە 23 حوزەیران یەک گزەڕە پەشیمان نیم و بەڕاستیشی ئەزانم ئەم کۆبوونەوەی شەکرا
وەکو کاک حاجی کاروان وتی هەمووی هات بۆ تەجیل ئەمجا بەم شێوەیە مەخرەجیان بۆ کرد هیچ عیلاقەی بە چوونە ژوورەوە و نەچوونە ژوورەوە نەبوو. بەڵێ زۆر سپاس.